خەریکە کۆبوونەوە و بڕیارەکانی حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان جوڵەیەک دەدەن بە پرۆسی سیاسی کە لە 12 ئۆکتۆبەرەوە چەقی بەستووە و لێرەوە حیزبەکان بەڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ پەیامی سیاسی بۆ یەکتر دەنێرن. بە کۆبوونەوەی ئەمڕۆی سەرۆکی فراکسیۆنەکانی یەکێتی و کۆمەڵ و یەکگرتوو لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمان وا دێتە پێشچاو کە حیزبەکان لە ڕێی ئەم جۆرە دانیشتنانەوە کارنامەی خۆیان بۆ یەکتر ئاشکرا بکەن، هەرچەندە هێشتا حیزبەکان بەڕەسمی هیچ ڕێکەوتنامەیەکیان ئیمزا نەکردووە. لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا کە دەکوترا بۆ تاوتێکردنی پرۆژە چاکسازیەکەی حکوومەتی هەرێما جارێکی دیکە بزوتنەوەی گۆڕان سووربوونی خۆی لەسەر هەڵوێستەکانی دووپات کردەوە و ڕایگەیاند بەشداری کۆبوونەوەیەک ناکەن کە شەرعیەت بدات بە دوورخستنەوەی سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانیان لە حکوومەت. پێمان وایە گەلەی ئێستادا حیزبەکان و پەرلەمانتاران دەیانەوێت پەرلەمان ڕۆڕی حەقیقی خۆی بۆ بجێڕدرێتەوە، تەنها بەیەکشت دەبێت کە پەرلەمانتاران و حیزبەکان کار بەوە بکەن کە کۆتایی بە کوتەداکەی پارتی بهێندرێ و سەرۆکی شەرعی پەرلەمان بگەڕێتەوە سەرکارەکەی بۆ پەرلەمان بتوانێت ڕۆڵی هەبێت لە چارەسەرکردنی قەیرانەکان بەتایبەتی قەیرانی سەرۆکایەتەرێم و قەیرانی دارایی و پێمان وایە لە ئێستادا نابێ هیچ لایەنێک شەرعیەت بە کوتەداکەی پارتی بدات. هێشتا دیار نییە لەم کۆبوونەوەیە چ بڕیارێک دراوە، بەڵام سەرۆکی فراکسیۆنی پارتی کە ئەویش بەشداری کۆبوونەوەکە بوو دەڵێ بەبێ بەشداری فراکسیۆنی گۆڕان کۆبوونەوەکان بەبێ کێشە و مزایەدا بەڕێوە چوون. کۆبوونەوەی ئەمڕۆ کۆبوونەوەیەکی زۆر جددی بوو، دوور بوو لە مزایەدات. بەڕێی منی شەخسی پێم وایە غیابی گۆڕان وای کرد و کۆبوونەوەکە جددی بیتن و دوور بوو لە مزایەدات. دەمێکە ئەمە بەڕاشکاوی ڕەمانگەیاندووە گۆڕان سەرکەوتو نەبوو لە پرۆسەی ئیدارەدان لە پرۆسەی سیاسیدا بە شێوازێک خیتابێکی تەنها وروژاندنی میدیایی هەبوو. ئەگەر بەو شێوازە بچێتن تەسەوڕ دەکەم غیابی گۆڕان زۆر باش دەبێتن. فراکسیۆنی گۆڕان یەکێتی یەکگرتوو و کۆمەڵ لا سەرەتای دەستپێکردنی ئەم خولەوە پرۆژە و هەڵوێستیان لە یەکترەوە زۆر نزیک بووە تا ڕادەی هاوبەشبوون لە هەندێک پرۆژەدا، بەڵام کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمان و بڕیاری چاکسازی حکوومەت دەریخست ئەو قۆناغا بۆ بەڕابردوو. بەس کاک جەعفەری مێنکی ئەو بە حکمی ئەوەی کە جێگری سەرۆکی پەرلەمانە و پەیوەندیدارە بە کاروباری لیژنەکان هەرەوە هاتوو. کۆبوونەوەیەکی ئاسایی بوو، ئەسڵەن نەبێ مەقسە لەم شتانە بکەین، ینی چۆن نەبێ پەرلەمانی کوردستان بێدەنگ بێ لە بەرامبەر مەلەفێکی گەورەی وەکو چاکسازیە. ئەسڵەوەی قسەی جددی لە مەسەلانە بکەین. ئێمە بێزگە لە بزوتنەوەی گۆڕان فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامیش ئامادەی کۆبوونەوەکەی ئەمڕۆ نەبوو. شوان قەڵاتزێیی سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی دەڵێ پەرلەمان کاری دیکەی زۆر لە پێشە کە کۆبوونەوەی لەسەر بکات، نەک چاکسازیەکەی حکوومەت، بۆیە بەشداری کۆبوونەوەکەی ئەمڕۆیان نەکردووە. پەرلەمانی کوردستان 75 ڕۆژە بێدەنگە کۆبوونەوەی ئەمڕۆی جێگری سەرۆکی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان و لیژنەکانی پەرلەمانی کوردستان بێدەنگەکەی شکان، بەڵام ناکۆکی خستان نێوان لایەنەکان و بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوەکەی بە ناشەرعی وەسف کردو. لایەنەکانی دیکەش دەڵێن دۆخیێستای کوردستان پێویستی بە کۆبوونەوەی هەیە و حکوومەت چاکسازی ڕاگەیاندووە، بۆیە دەبێت پەرلەمان چاودێریە و چاکسازیە بکات. هێشقادر NRT هەولێر.